اف مالین ویتاخی حف مهنه پسوله الکتریکا نشمانی بونه هاتیه. اف حولاتی جی 4 مهنه سرداریا فروتنا خانی بو تمام نبیتن. اف و بجید بیجدن به صدما دام نکنا ماموسا و بایکت کنا پروسا خواندنه که چاوی کمتری نمرب دست خواه آنینه. اف چروکه و دهان درد دل حولاتیان کارودان دام نکنا فرمان برانه و سیستم الگتنا موچه لحرما کروسنه و به طیبت لپارزگاه سلیمانیه. اگر نها سرداریا هر فرمانگاه که هبیتن پتیویا دست پیک بزانی آیا دام هیا یانجی نه و پشرا سردانا فرمانگاه بکی چونکو هف آوایا جوری کم کرنا موچه فرمانبرنجی دوام فرمانگاهان کم کریه. تو کاتێک دی مافەکانی فەرمانبەر کەمەکەیتەوانێ ئەبێ واجباتەکەشی کەم کەیتەوانێ بۆیە بەڕاستی بەڕاوێژ لەگەڵ پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگا دەوام ئۆتۆماتیکی کەم کراوەتەوانێ ئێمە ڕۆژانە تقریباً 2 بۆ 3 ڕۆژ دەوامەکەن. لی پارێزگا سلێمانیە داواما فرمانگاهان ده هەفتەیەکێدا بتنێ 4 ڕۆژن و لە هەندێک فەرمانگاهانجی بتنێ 3 ڕۆژن و بەهێما بتنێ 3 دەمژمێران داوام تێتەکردن. اف یکجی تاویا فرمانبران ناگریتن لی بلکو بشک جه فرمانبران دگریتن واتا نیوا فرمانبران ده بهن ودان دانه و نیوا دنجی دوام دکن. ئێستا لە 8:30 تا 12:30 دەوام مەکەین بە فەرمی بەڵام دوای ئەوەش زۆربەی بەشەکانمان هەندێک لە بەشەکانمانەوەی کە ئیشی هەیە دەمێننەوە ڕۆژانی پێنجشەممە و شەمەژە و بەشانەمان کە ئیشیان هەیە وەکو بەشی ژمێریاری و گرێبەستەکان و کارژێڕوانە ئیشوکاری خۆمان بەڕێیەکەین بەس وەکو بینینی هاوڵاتیان و ڕایکردنی مامەڵەکانیان 4 ڕۆژ لە هەفتە ئەو کاروبارانەکەین و بەڵێ پارێزگای سلێمانی و وەزارەتی شارەوانی ئاگادارن و ئەو دەوامەی ئێمە لە زۆربەی فەرمانگەکانی کە زیاترە. لی پارێزگا هەولێرێ داواما فەرمانبەران هەفبەرکردن بە سلێمانیە زیاترە ڕۆژانە 4 دەمژمێرن داوامێ تینەکردن و لە تاڤایە ڕۆژن هەفتێ بە ڕۆژا پێنجشەمبیژی داواما فەرمانگەهان هەیە لێ فەرمانبەرکردنە بێ 2 بەشێک 3 ڕۆژان داوامێ دکە و بەشەکە دەنجی 3 ڕۆژان واتە لێ هەولێرێژی نیڤا ئەو داواما تێتەکردن و پێتیڤیا دە هەفتەیەکێدا بێتەکردن لێ هەیە دەمژمێرە یەکێ نیڤ فرمانبر دوام دکن. لویر دیار بیتن به نیو وان فرمانبران کو حکومت دامازراندینه ایشو کارن فرمانگه برود بن. چونکو دنهادا روزانه نیو فرمانبران لمالنو نیوین دنجی لفرمانگهانه و کاروبارن حولاتیان برود بن. لبا آوه که گشتی داما دزگین سربازی زیتره وکو لداما فرمانگهن سویل. رنگه اوجی بو کمیا قاسل گرتنا موچه و بگریتن کجه فرمانبری تیتا قود کرن. ام کەمکردنەوەی موچە نەبووەتە هۆکارەوەی کە تا ئێستا کاری فەرمانگەکان ڕابوەستێت. ئێستا وای لێ هاتووە زۆرێک لە کارمەندان و فەرمانبەرانی ئەم شارەکە بینیت لەبەر بێ موچەی ئەچن لەسەر شەقامەکان ئەگەڕن بە دوای ئیشی ترا چونکە خەڵک بژێوی ژیانی ڕی پێ نادات کە بێ موچە بێت. لی پارێزگا دوکی فرمانبر هەفبەرکردن به فرمانبران دن زورترین دوام دکن و لی توا روژن هفته درگین فرمانگان لی دمجمیر 8 بو 3 نیورو وکریه لی لهندک ریفباراتیان روژانه به سر هر فرمانبره کی ده هفته که دا 2 دمجمیر زورتر لی دم خواه دام خواه دایید کدن اوجی ده هفته که دا بتن ایک جار بر هر فرمانبره کی تکویتن او دمکی ده فرمانبران توا پارێزگایان هەرێمێ وەکو یەکو بە ئێک سیستەمی هەڵگرتنا موچەی ئەوان دگریتن لێ وەکو یەک داوام ناکەن. لێ پارێزگا هەڵەبچەژی هەف ئاوایە سلێمانیە یان فەرمانبەر دە هەفتەیەکێدا 3 ڕۆژان داوامێ دکەن یانژی دەرگێ فەرمانگەهان بەهەما 2 یان 3 دەمژمێران دە هەفتەیەکێدا vekiriye. Pisyar li vêre ew e hikûmeta herêmê bi sedema sîstemê hêlgirtina moçeyê kûma moçeyê bû nîvê kêm kiriye. Lê fermanbere dawama xwe nek herê kêm kiriye, belkû li cihê nîva dawamê kirîne bê çarêka dawamê. Pisyareka din jî ew e, aya eger rewşa aborî baş bû, hikûmet moçeyê dawama temaw dê bû fermanberan vegerînitin, dê demekî de li cihê dawama temam nîva dawamê kiriye.